تا خوێندومانە لە پۆلی هەشتا خوێندومانە منهەجی ئەم ساڵمان سووکترێکە لە منهەجی کە پۆلی حەوت و پۆلی هەشتا خوێندومانە. بێز زانین ئەم جیۆلۆجیە باسی چێکە باسی کەشکاری دەکا. کەشکاری ئێمە هەموو بینیمانە زین ئەو باسێکین وردە وردە زین کەشکاری جیاکاری کە لە دەرسەکانی ترا باسێکین زین کەشکاری زۆر باشە. کەواتەڵێن کەشکاری بریتێ لە چی کە بەمانە بەتەوانێت کەشکاری بنێنیا بڵێت بریتێ لەو مادانەی کە تاوێرەکان بریتێ و مادانی کە تاوێرەکان شتێکن و وردیانەکەن بەبێ ئەوەی کە بگەواترێنەوە پارچەی زۆر باشە. کەواتە کەشکاری بەڵێن بریتێ زۆر باشە. کەواتە کەشکاری ئەڵێن چییە؟ کەشکاری کە کەفرەکان یا تاوێرەکان فەرقینە. یان لە زۆر کتێبە ئەڵێن تاوێرەکان ئەڵێن کەفرەکان فەرقینە. تیایە کەفرەکان و تاوێرەکان چیان لێیە؟ وردە پارچە پارچا بێ. بەڵام بەمەرجێک ئەو تاوێرانە بەبێ ئەوەی دەستی مرۆڤی تیاوێ بە سروشتی خۆی وردە بێ کە ورد بوو مەرجێکی کەشمان هەیە لە کەشکاریە ئەبێ چۆن بێ ئەبێ ئەو تاوێرانە نەگوێزرێتەوە. یعنی لە شوێنی خۆیان چۆن بێ بمێنێتەوانێت. کەواتە کەشکاری ئەڵێن زەین کێومانەوە تو زەین کەشکاری وردە بنووشی ئەبنەوە بەڕێگەی کیمیای و فیزیایی بێ ئەوەی بگوازرێنەوە شوێنی زۆر باشە. کەواتە بە دوو ڕێگەی ئەم کەفرانە وردە بن. ئەو دوو ڕێگەیش کە هەمانە ڕێگەیەکیان پێی ئەڵێن بە هۆکاری ئەو هۆکاری کە هەمانە ڕێگەیەکیان بەڕووی چێوانێ بەهۆی زانین زۆر باشە. بە دوو ڕێگە بێ. یەکیشان پێی ئەڵێن ڕێگەی میکانیکی کە پێشی ئەوترێ فیزیایی. یەکیشی کەشان کە هەمانە پێی ئەڵێن بەهۆی چێوانێ بەهۆی هۆکاری کیمیاییەوە. کەواتە بۆ هۆکاری کیمیایی شەکە وردە وردە باسێکێ. ئەجا ئێمە فیزیاییەکان جیا هۆکاری کیمیاییەکانش جیا. هۆکارە فیزیاییەکان چەند شتێک یارمەتی ئەیە کە ئەم کەفرانە ورد ببێ. ئەو شتانێک یارمەتیمانێ هەزان پارچەکردنی کەفرێک بەڕێگەی فیزیایی و لە شوێنی ببێت. بەڵێ بەهۆی چێوانی وایێ ئەم کەفرێکی گەورەی بینیتانە زۆرجار لە لاپاڵی شاخەکانە بەردێکی گەورە چەندەها بەردێکەی لە دەور پشتیانە. ئەم بەردە بزانیە ئەم کەفر بەڵێ ڕۆکەکان کێشکردن و زۆر باشە. کەواتە چەند شتێک هەیە یارمەتیە. یەکێک لەوانەی کە هەمانە بەهۆی چێوانێ بەهۆی ئاو سەهۆڵەوانێ یا بڵێن بەهۆی چێ بەهۆی ئاو بەهۆی چێ بەهۆی سەهۆڵەوانێ یان کەڵێن بۆی بەستنەوە. بێجگەلەوە بۆی چیتریشەوانێ چونکە مەڵە بەهۆی چیتریشەوانێ زانی بەڵێن کێشکردن و ڕۆکەکان زۆر باشە. بەهۆی چێ بەهۆی باوە بەهۆی چێ بەهۆی کێشکردنەوانێ کێشکردنی زەوی بێجگەلەوە بەهۆی چیتریشەوانێ بەڵێ پێشەوەی باسی ئەمەکەین جای هۆکارەکانمان کە هەمانە بۆی پڵاندنەوانێ بەهۆی بەڵێ بەڵێ بەهۆی گیانەوەریش و ڕۆیشەوە. کەواتە ئەمە ئەم هۆکارەکانی چێبێت گیانەوەران لەگەڵ چیا لەگەڵ ڕۆکیشە. ئەمانە ئەبێتە هۆی چێبێتە بەهۆی دروستبوونی کەشکاری. کەواتە کەشکاری ئەڵێن بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە کەفرە گەورەکان یا بڵێن بەردەکان یا تاوێرەکان چیانێن پارچە پارچا بێت. بەڵام ئەم پارچە پارچە بوونە بەبێ ئەوەی پارچەکان بگوێزرێتەوە.
وانەی چەندەمە؟ سێ بەڵێ وانەی سێ کۆمەڵایەتی من هەیە؟ چەندی مانگە ئەمڕۆ؟ حەوتی سێشەممە سێشەممە دەرسی ئەمڕۆمان چییە؟ ئەمریکا ئینگلیزی بەڵێ ئەوە سەیدان کردووە؟ دەبە چاوم پێشەش دەخە مراجعە بکەنەوە داوە لێ دەکەمەوە کێ سەعینە کردووە؟ ئەمە کردان هێناوە؟ دکتۆر هێناوە؟ لێ سەعید کردووە پێڵەکانی پانی و پێڵەکانی درێژی ئەمە گۆی زەریە وتمان گەڵی کەمەرەی گۆی زەری ئەکا بە دوو بەشی یەکسانەوە بەشی سەرەوە چی پێوترێت؟ گۆی باکوور بەشی خوارەوە باشوور کاتێک گەڵی کەمەرەی ئەو هێڵەیە کە زەوی دەکا بە دوو بەشی کەمەرەی کە گۆی زەری ئەکا بە دوو بەشی یەکسانەوە بەشی سەرەوە پێ دەوترێت بەڵێ نیوەگۆی باکوور نیوەگۆی باشوور بەڵێ کێزانێ هێڵی کەمەرەی لێی گەرمێکی چییە؟ لێی گەرمەکی چییە؟ زۆر زۆر بەرزە بەڵێ لێی گەرمی زۆر زۆر بەرزە کەواتە پەستانەوە چییە؟ زۆر زۆر نزمە گوتمان پەستان و پلەی گەرمی دژی یەکتری هەتا پلەی گەرمی بەرز بێت پەستان چۆنە؟ پەستان نزمە هەتا ئینە بەشی سەرەوە ئەم جەمسەرەکان ئەم جەمسەرە چی پێوترێت؟ بەڵێ جەمسەری بەستەڵێکی باکوور و بەستەڵێکی باشوور زۆر زۆر باشە بەڵێ بەستەڵەکانە دنیا چۆنە؟ وەزە چۆنە؟ زۆر زۆر وەرە ئافرین هەتا زۆر زۆر باشە چی دیشە؟ بەڵێ هەچی بە طریقەکانی شێ لەو ناوچانن کە لەناو بەستەڵەکانە بێ ناتوانن بژین پلەی گەرمی دنیا چۆنە؟ هەتا پەستان بەرز بێت؟ کاڵێن پەستان یعنی چی؟ یعنی ئەو زەختە سەرمایی کە لەسەر تۆیە کاتە پەستان زۆر زۆر بەرزە لەبەری کە پلەی گەرما زۆر زۆر نزمە بەڵێ ئەمە جەمسەری بەستەڵەکی باکوور بەستەڵەکی باکوور ئەمەیان چییە؟ بەستەڵەکی باشوور زۆر باشە باشە ئەم هێڵەکانی پانی کەواتە هێڵەکانی پانی بۆچی بەکارێت هێڵەکانی بۆ زانینی هەرێمەکانی زۆر زۆر باشە بۆ زانینی ئاوەکانی لێ چی؟ گەرمی کەواتە بۆ زانینی هەرێمەکانی ئاوەکەوە کەش زانی کەشەکە چۆنە بەڵام ئەمە هێڵی چی بوو؟ ئەمە هێڵەکانی پانی بۆ زانینی چییە؟ بۆ زانینی کەش و هەوایە بەڵێ زای ئەو کەش و هەوایە چۆنە؟ ئەی هەڵەکانی پێشی بۆچی بوو؟ زۆر زۆر باشە کاتە بۆ کاتەکانە بۆ کاتەکان بەکارهێنێ کاتە دوو بەشمان هەبوو هێڵەکانی پانیمان هەیە لەگەڵ هێڵەکانی درێژی هێڵەکانی پانی بۆ زانینی چییە؟ کەش و هەوایە بەڵام هێڵەکانی درێژی بۆ زانینی چییە؟ کاتە کێ پرسیاری هەیە لە مۆزوعانەیە؟ کێ پرسیاری هەیە لەسەر هێڵەکانی درێژی و هێڵەکانی پانی شتۆمانە گرنگن بۆ ئیمتحانات یەکەوە کە ئەڵێ هێڵەکانی پانی بۆ چ بەبەستێک ئەگەر لە هەڵبژاردن بێ سێ اختیارە دەیاتێ بەسەر هێڵی درێژی تیا هێڵی پانی تیا ئەڵێ هەردووکیان تۆ چی هەڵبژێری بۆ هێڵەکانی پانی؟ کەشی کەشوهەوا بڵێ ئەی بۆ هی درێژی چی بەکارهێنی سێ اختیارە دەیاتێ یەکی لەوانێ زانینی چییە؟ کاتەکە هەڵبژێری بیرنە چکە زۆر جا قوتابی هێڵەکانی پانی هێڵەکانی درێژی لێ
کاتی تێکەڵاو ئەبین بۆ چ بەستێک بەکارهێنرێت کەس پرسیاری نییە؟ ئەی دەرسی داهاتوو بۆ دەرسی داهاتوو بەشی چوارەم وەرەگری شوێنی جوگرافی شوێنی جوگرافیەوە بەس ئێستا ڕاجعەکەم پێکەوە باوکین بەنسبەت خۆمانەوە بەزاکە بیری نابێ ئەمە دایمە خۆم بیزانین بە چاکی ئێمە ئەگەری کوێی عێراقەوە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەڵێ 950 بەڵێ باکووری ڕۆژهەڵات زۆر زۆر باشە باشووری باکووری ڕۆژهەڵات کوێیە هەرێمی کوردستانە کە خەریتەی عێراقە دەبەرچاو و وەکو تاجگوار لەسەرێن بەشی سەرەوەی ئەم بەشەی سەرەوەی هەرێمی کوردستان بەسەد عێراقەوە باکووری ڕۆژهەڵاتە ڕۆژهەڵاتمان کوێیە؟ ئێران زۆر باشە قوتابخانەی هەوارم ڕووخۆش حەمید عەزیز لە یەکی دوانزەوە دەستمان کردوتەوە بە خوێندن بەردەوامە مەرحەلەی قوتابخانەکەمان 7 بۆ 9 پرۆسەی خوێندن بە ڕێکوپێکی ئەڕوا عەدەدی تەلەبەشمان 320 تەلەبەیە.
خوێندنگەکەمان لە یەک داوام پێک هاتووە و خوێندکاری کچمان هەیە 320 خوێندکارە. دەوام ئاساییە و کێشەکان هەیە ڕۆژانە، کێشە ڕۆمانتیەکە و بەپێی کەسەکان و جۆری کێشەکان ئێمە هەڵسو کەوتەکەین لەگەڵ خوێندکارەکانە لەبەرەوەی لە کێشەیەکەوە بۆ کێشەیەکی تر ئەگۆڕێت و حتا ئیسیجابەی خوێندکارەکەش لە کێشەیەکەوە بۆ کێشەیەکی تر بە جۆرێکە. دایکان و باوکان هاوکاریمان بکەن تا خوێندکاران دانەبڕێن لە خوێندنگە و لەبەرەوەی ئەم ساڵ بەبوونەی ئەم زروفەوە کە خوێندن دواکەوت کاتێکی کەممان ماوە، ئێستا کاتی تاقیکردنەوەکانە، مەشغوڵ نەبن بە هیچی ترەوە. سپاسی هەوڵ و ماندووبوونی مامۆستایانەکەین بەڕاستی هیلاکن لەبەرەوەی سەرباری بارە دەرونیەکەی خۆیان کە وباری ئابووری ئێستش هەوڵیان بەو پەڕی توانایانەوە لەگەڵ خوێندکارانە تاوەکو بتوانین بە هەموو لایەک لەبەرەوەی خوێندنگە ماڵی دووهەمی خوێندکارە بە هەموو لایەک بتوانین ساڵێکی سەرکەوتو ئیشەڵا بۆ خوێندکاران دەستەبەر بکەین و خوێندنێکی باش و بە هەموو لایەک بتوانین تاکێکی بەسوود و باش پێشکەشی کۆمەڵگە بکەین.